من ئەڤین جەلال لە کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە لە بەشی کارگەڕی پرۆژە کشتتوکاڵیەکان ئیشی تابلە دروستکردنەکەم بە تەختە و بزمار ڕاستەکەی حەزێکەوە هەم بەهرەیەکیشە تقریبان پێشەوەی بێمەزانکە و پۆلی 11 بووم دەستم کرد بە میشە لە ڤیددیۆی کۆبینم حەزم کرد دووباری بکەمەوە کە دووبارم کردەوە چەند ئیشێکم کرد ئیتر بە بۆنی پۆلی شەشەوە و سەرەتای زانکۆ و دەستپێکی زانکۆ وازم هێنا ئیتر لە قۆنەغی سێوە پشووی هاوینەکەی کە بۆ مەرحەلە چوار ئەنی تقریبی نزیکەی ساڵێکە بێ و ئەو ئیشانم کردووە کە لێرەیە بینن کاری هونەری حەزە ئێستا بۆی منەم زۆر جیاوازە لە بڕوان ناکەمە ئەو بەشەی لێ خوێنم بەڵام هەستەکەم ینی باش هاتم تا ئێستا من وەکو دکتۆرە سەحەر سەرۆکی بەشی کارگەری پرۆژە کشتتوکاڵیەکان کە سەرۆک بەش و مامۆستای ئەم خوێندکارە بەڕێزانم کە ئەمڕۆ ئەم کارە جوانەیان کردووە لێرەیە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم و شانازیان پێوە ئەەکەم کە دوای 4 ساڵی خوێندنیان کە لە لای ئێمە تەخەڕۆژەکان سەرڕای ئەوەی کە لە ڕووی اختصاسەکەی خۆیانەوە لە ڕووی اختصاسی کشتتوکاڵەوە لە ڕووی اختصاسی زانستی تاقیگەی پزیشکیەوە سبەینێ دوودانە خوێندکار لە ئێمە دەرەچن کە هونەرمەندیشن کە پەنجەکانیان ڕەنگینە بەم شێوازە ئەتوانن ژینگەی ناو باخەکەمان بنەخشێنن ئێمە لە ژینگەی باخی کۆلێژمانە کە بەم شێوازەیە زۆر بە جوانی زان زۆر شانازی پێوەکەین کە خوێندکارێکمان ئەسەری هونەری پەنجەکانی بێت لە ناو باخەکەی دانێت و بەم شێوازە لە دەرەوە و لە ناوەوە خوێندکارەکان و خەڵکی دەرەوەش تەنانەت بێن چێژ لە ئەو هونەریان وەربگرن ئەمە ئەرکی هەموو ناوەندێکی پەروەردەییە کە کار تەنها لەسەر یەک لایەنی خوێندن نەکات بۆ خوێندکارەکانی ئێمە وەکو بەشی کارگەڕی پرۆژە کشتتوکاڵیەکان تەنها ئەوە نییە ئێحتمام بە بەشی پرۆژێک کشتتوکاڵیەکان بدەین ئێمە ئەگەڕێن لەناو خوێندکارەکانمانە ئەو جاذبە هونەریانش ئەدۆزینەوە کە کامیان چه ئستعدادێکی هەیە لە ڕووی هونەریەوە توانێت کار لەسەر چی بکە بۆ ئەوەی کە بە پێشانگایکی هەر چەند بچووکیش بێت بەم شێوازە بتوانین ئسکان کۆدێکی ئەو خوێندکارە بە شێوازێ بگەینی نەشوێنەکانی کە دەنگی بگات لە 4 دانە تۆڕی کۆمەڵایەتیشا بڵاو ببێتەوە ئەم خوێندکارە بۆ ئێمە بەسە سبەینێ پەنجە ڕاکێشین بڵین ئەم خوێندکارە هونەرمەندە لە لای ئێمە خوێندکار بووە.